ئەو شتانە چین ئەو وەشائیجانە چین کە هەویە پێک دێنن وەشائیجەکان یا عناصرەکان کە پێکهاتەی شوناسی ئێمن بریتین لە دین یعنی ئێمە سلووکمان جەستەمان پێکهاتەی دینین پێکهاتەی زمانین پێکهاتەی قیەم و تەقالید و دابوونەریتی کۆمەڵگامانین پێکهاتەی مێژووین پێکهاتەی جوغرافیا و هەرێمێکین کە لەسەری ئەژین هەویەی ئینسان شوناسی ئینسان لەمانە هەمووی پێکدێ هیچ کام لەمانە کولەن یا جوزئەن بەدەر نین لە تەئثیر بەدەر نین لە کاریگەریان لەسەر دروستکردنی کەسایەتی ئێمە ئەو زنجیرانەی کە پێکهاتەی کەسایەتی ئینسانەکانن یعنی شوناسی ئینسانێک لە کۆمەڵێک حەڵقە لە کۆمەڵێک کۆپلە پێکدێ لە تاکەوە دەست پێ ئەکا لە خودی ئینسانەکەەوە یعنی ئێمە شوناسی ئێمە پێشەوەی ئێمە ڕنگدانەوەی هیچ بابەتێک بین ئێمە ڕنگدانەوەی خۆمانین هەر یەکێک لە ئێمە ممەیزات و خاصیەتی خۆمان هەیە هەویەی ئێمە ڕەنگ ئەداتەوە تایە کە بوونی ئێمە لە تاکەوە دەست پێ ئەکا لە ئێمە گەورەتر خێزانە لە خێزان گەورەتر قەبیلەیە لە قەبیلە گەورەتر گەلە لە گەل گەورەتر ئومەت و نەتەوەیە ئەمانە پێکهاتەی تاکن یعنی ئینسانەکە کە تەعامل ئەکا بەم سیلسیلە بەم حەلەقاتانەیە هەویەی ئینسانەکە تێپەڕ ئەبێ و دەرئەکەوێ هەر ئینسانێک ئەگەر بێ کەسایەتیەکی سەرکەوتوو بێ کەسایەتیەک بێ لە ژیانیا بتوانێت ئامانجەکانی ژیانی خۆی چ وەکو گەنجێک چ وەکو تاکێک چ وەکو باوکێک چ وەکو کەسێک پێویستە تەحقیقی ذاتی خۆی بکات پێویستە بنیاتی خۆی بسەلمێنێ لەناو ئەو واقعی کە تایەتی هەر کاتێک ئەم کۆپلانەی کە باسمان کرد کە بریتین لە تاک لە خێزان لە قەبیلە لە کۆمەڵگا لە گەل لە نەتەوە یەکێک لەمانە تەناقض بکات لەگەڵ ئەوی تر یعنی ئەگەر ئێمە پێکهاتی خێزانیمان متەناقض بێ لەگەڵ هەویە دینیەکەمانە هەویە دینیەکەمان متەناقض بێ لەگەڵ هەویە قەومیەکەمانە ئێمە کەسایەتیەکی مەهزوزی لاوازی ناشایستە ڕووخاو دەرئەچین کەواتە کاتێک ئێمە کەسایەتیەکی سەرکەوتوو پتە و توند و تۆڵ دەرئەچین کە ئەم پێکهاتانە ئەم کۆپلانە هەمووی گرێدرا و وابەستەی یەک بکرێ و هەموویشی منطلقاتی یەک بێ یعنی لە یەک ئوفوقەوە ئینسانەکە خودی پێکهاتەی خۆی پێکهاتەی خێزانەکەی پێکهاتەی نەتەوەکەی لە یەک ئوفوقەوە سەرچاوە بگرێ